کەڕوەکان زیندەوەرن بوونیان هەیە لە ژینگە. ئایا چین ئەمانە یەکێکن لە شانشینەکانی ژیان. ئێمە ژیان بەعام دابەشێکەین بۆ 5 شانشین: سەرەتایەکان، ئاژەڵە تاکەخانەکان، کەڕوەکان، ڕووەکەکان، ئاژەڵەکان. ئەگەر بین بۆ کەڕوەکان خۆیان بە تەنیا شانشینێکن، زۆر گەوران، تقریبان 500,000 بۆ 800,000 سپیشز جۆر تێدایە. جا ئەمانە دابەش ئەون بۆ بچووکەکان، کەڕوە بچووکەکان کە بە چاو نابینریان، و کەڕوە گەورەکان کە بە ئاسایی وەکم دۆمەڵان و قارچێکی لای خۆمان ئەخورێن و گەوران قەبارەیان. لە ڕووی یەکترە و دابەشەکرێن بۆ کەڕۆ زەرەربەخشەکان و کەڕ و سوودبەخشەکان. اینجا چییە سوودبەخش و چییە زیانبەخش؟ هەردووگی ئەبێ بە گرنگ وەربگرێن. بۆ ئەگەر سوودبەخش بێت ئەوە گەرەک گرنگی پێی بدەیت بۆ ئەوەی گەشەی پێ بکەیت بە سوودێک بێتەوە بۆ ئابووری ئەم وڵاتە. وەگەر زەرەربەخشیش بێت لە ڕووی ئەوە کە نەخۆشی دروستەکە بۆ ڕووەکە، بۆ ئاژەڵە، بۆ مرۆڤە، ژاری تێدایە، ئەبێ چارەسەر بکرێت. چارەسەر لە ڕووی پزیشکیە ئەوە بێ دەرمان دروست بکرێت. چارەسەر لە ڕووی ڕووەکەوە کە ها لە ناو ژینگە ئەبێ دەرمان بۆ ڕووەکەکان دروست بکرێت. دیسان ئێمە کەڕوو لە ماڵ خۆمان هەیە، ئیسا ئەمە وەرز خۆیەتی. چەنەها جار ئێمە پرتقاڵە و لالێنکیە و سیەوە لە ناو تەلاجە ماوەیەک ئەمێنێت کە ئەچین ئەڵێن گەنیاوە. گەنین چییە؟ پرتقاڵەگاڵ گەرین تەمەشاکەین کەڕوویەک سپی بەرەو سەوز یا شینی لەسرە. ئەمە کەڕووە جۆرێکە لە کەڕواڵێن پێ پەنیسیلیۆم. چیەکەین؟ فڕەیە دەین. قازان نانەکەمان، نانەکە بمێنێت ناویان سەمونونەکە هەفتەیەک کاتیەکەینەوە تەمەشاکەین کەڕوویەک ئەفۆن سپی بەرەو ڕەش بەرەو ڕەساسی دروست بووە. دابش ئەون لەسەر دوو جۆر، لەسەر بوونی دیواری خانەیان بۆ دوو جۆری سەرەکی: کەڕوە ڕاستەقینەکان و ناڕاستەقینەکان. ناڕاستەقینەکان قەبارەیان زۆر بچووکە بە چاو نابینریان و هەندێکیان زەرەربەخشن، ئەوەیە نەخۆشی پەتاتە و ئەو شتانە دروستەکەن. بەڵام ئەوەی کە ڕاستەقینەیە قەبارەیان گەوراتر ئەوێت، بوونیان زۆر هەیە لە ژینگە، وەکو قارچک و دۆمەڵان کە زۆر ناسراوە لە لای خۆمان. ئیجا ژمارەیانیش بە بەردەوامی زیاد ئەوێت. تا ئیساتە تقریبا مەلیۆنێک جۆری هەیە، بەڵام هەر بەردەوام جۆری تازە ڕۆژ بەرەو دوا ڕۆژ دەرەچێت. وەڵاهی لە کوردستان بە تایبەت کوردستان لای خۆمان ژینگەیەکە زۆر باش بۆ گەشەکردن تقریبا 90% لە کەڕوەکان. یعنی ئەوەی ئەی خوێنین و ئەوەی ئەیدەمە تەلەبەکانم ئەخوێنین لەسەری تقریبا گشتیان بوونیان هەیە لە کوردستان. بە تایبەت ئەگە بەرەو سەرتەک دەرچی، بەرەو دۆکان دەرچی، زۆر جۆرەیە لێک ئەبینی، مەگەر لە کتێبەکان و لە ئەتڵەس عالەمی بیبینی هەیە. ئیجا ئەگەر بینە سەر ئەوانە کە ئەخوریێت، ئەگەر دۆمەڵانە، ئەگەر قارچکە، بە جۆرا و جۆری هەیە لای خۆمان کە سوودیانی زۆرە. وەڵی ئەگە بێت علمیان باس بکەیت 90%، یعنی تقریبا گشتی هەیە. بەڵام بەداخەوە تا ئیساتە هیچ بەحسێک دقیق نییە کە باس لە جۆرەکانی کەڕوو بکات لە کوردستان. نییە من ئەڵێم پێت. بەردەوام من هاان تەلەبەکانمەدەم ئەڵێم بڕۆن بە دوای ئەو مۆزوعە گرنگی بدەن بە جان لاینی کەڕوو دۆمەڵان، بەڵکو چ شتێ بکەین بۆ ئابووری وڵات خۆمان. لە باتی سعودیا، لە باتی ئیسرائیل ئێمە بڵێن بە وڵاتێک کەڕوو بنارین بۆ وڵاتان عالم.